ئەمڕۆ بە پشتیوانی خی گەورە باس لە خاڵێکی ترەکەم لە هۆکارەکانی دروستبوونی سستی و لێچوونەوە لە لای دینداری مسلمان. ئەویش ئەوەیە کە تاک کەوتووە، پەرتەوازە بووە، یان بەتەنیا خۆی گۆشەگیر کەوتووە، بە تایبەتی لەم زەمانەیە کە تین و فشاری جاهیلیەت لەسەر کورد بە تایبەتی مسلمانی کورد زۆرە. گەنجێکی کورد دەستی بە ئیسلامەتیەکەیەوە گرتووە، بەڵام تاغوتانی دەسەڵاتداری کوردایەتێوانانی کوفر ئەبینی زەختێکی زۆریان لەسەر دروست کردووە، لەسەر مزگەوتەکان هەیە، لەسەر مەلا هەیە، لەسەر داعیەکان هەیە، لەسەر گەنجی مسلمان هەیە، لەسەر ڕیش هەیە، لەسەر حیجاب هەیە، لەسەر هەموو شتێک ئەمە کە هەیە. زەختێکی تری بۆ دروستە بێت لە ماڵەوە دایک و باوکیشی دروستیەکەن، دەی ڕۆڵەوامەکە و بۆ ئەوی نەتگرن و دە ئەو ڕیشە کورتکەرەوە، دە ئەو پانتۆڵت بووە لێ پێ کردو، دە ئەم جلانە بپۆشە، دە بۆ هیچ پەیوەندێک لەگەڵ خەڵکیێکی تر نییە، دەخۆتۆ لە ڕۆڵە بەم گەنجێتی خۆت پیر کردو شەو ڕۆژ لە مزگەوتی و هەروەها لەم جۆرە قسانە لە هەموو لایەکەوە ئەم کەسە ئەکردە ژێر تین و فشارەوە. ئەنجا لەوانەیە ئەهلی جاهیلێتیش بە عەمدەن کەسانێک لە دەوروبەری ئەگرن بۆی ئەو چاوترسێن ببێت، یان خۆی حەز ناکە بەم کێشان، یان نەفسی یا حیلەیەکی شەیتانی بۆ دێتە پێشەوەڵێ برا مزگەوت پڕ بۆ لە اختلافا دەچی بۆ لای کێ، براوەڵا نوێژەکان لە ماڵەوە بکەم باشترە، هیچ باشتر نییە. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە فترەی یەکەمی ئیماندارێتی وەحیە ئەو خەڵکەی کە مسلمانە بوون هەمویانی لە ماڵی ئەرقەمی کوڕی ئەبیل ئەرقەمی مەخزومی کۆ کردبووە کە گەنجێک بوو لە بەنی مەخزوم، هەمویان لەوێ کۆ بووبوونەوە، نە نوێژ هەبوو، نە ڕۆژوو هەبوو، نە زەکات هەبوو، نە حەج هەبوو، نە جیهاد هەبوو، هیچ شتێکی کۆمەڵکاریانە نەبوو، هەمووشیانی لە یەک ماڵدا بوو. بۆ ئەوەی ئەمانە هەست پێ بکەن یەک ئومەتن، ئەمانە کە تەماشا ڕوخساری یەکترەکەن دڵخۆشە بن، ئەمانە بە یەکتری دڵخۆشە بن، هەست پێکەن بوون بە یەک ئومەتێکی عەقائیدی. بەڵام من گۆشەگیر بم و تۆ گۆشەگیر بی و ئەو نەچێ بۆ مزگەوت و ئەو لە ماڵەوە نوێژەکەی بکە، خۆ بزانم چۆن ئەم ئومەتە دروست دەبێت. بە تەکید ئەنجا شەیتان زاڵە بێ بەسەر یەکمانە. بەڵام ئەگەر ئێمە لەگەڵ کۆمەڵی مزگەوت بین، دایمە کاڵم کۆمەڵ مەبەسم لە حیزبێکی دیاریکراو نییە، حیزبیش هەر باشە کە تۆ ئیشیان لەگەڵکەی، بەڵام متعەسیب نەبی بۆ خەتەکە. هەموو کۆمەڵکاریەک باشە، لە هەر ڕێکخراوێکابی باشە، هەر سێ کەس بن پێک و کاریی ئیسلامی ئەنجام بدەن شتێکی باشە، چونکە یەکتری بیرەخەنەوە، چست و چالاکترە بن، یەکێکیانەویترە بینە عیبادەتی باشترە خۆی تەشجیع بێ، ئەویان نەسیحەتێکی خێرێکە ئاەتێک حەدیثێکی بۆ خوێنە تۆ تەشجیعترە بێ لەسەرەوەی کە ئیسلامەتێکی باشتر بگرێ. ئەم ڕێگای دیندارێتیش وایە، ڕێگایەکی دوور و درێژە، دیندارێتیش بۆ خۆی ئەرکە، مەسئولیاتێکی لەسەر شانە، بە تاقیتەنیا پێت ناڕوا بەڕێوە. تۆ پێویستیت بە مەوعیزە هەیە، وا نەزانی کەس پێویستی پێ نامێنێ. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێویستی بەم وەحیە هەبوو، بەردەوام ئەم وەحیە بەرەبەرە بۆ ئەهات. بۆچی بە یەکجار هەمووی بۆ نەهات؟ بە شێوەیەک بۆ هاتکەوە لەگەڵ پێداویستیەکانی پەروەردەبوون و مانەوە و ئیستیقامە کە ئەو بە وەحی تەبەن تەوجیهەکرا بمێنێتەوە. ئەنجا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جگەلەوەی ئاەتەکانی بە سەحابەکانە گەیاند، بە فەرمودەی خۆشی بە ئاڕاستەی خۆشی دیسان ئامۆژگاریەکردن پەروەردەیەکردنەوە. ئەم یاوەرانە کەسیان نابینی لە نوێژ دوا بکەوتنایە. لە مزگەوتەمان و چاوەڕانەکە بزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەوجیهی چییە. یەکیانە چوو بۆ تیجارەت کە هاتووی چه ئاەتێدا بەزیوە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چی فەرموو دەربارەی فڵان کەس، یا بۆیانە گێڕایەوە بۆ ئیشت فێر ببێ، یەکسەرە هاتووە بۆ مزگەوت. لەبەرەوە لە مزگەوت لە ناو کۆمەڵە مسلمانەکەی ئەم دیندارەتی بە قووەتە کردو. تۆ کە بە تەنیا کەوتووی ناچی بۆ مزگەوت، یان دۆستت نییە، یان لە ترسە ڕەفیقایەتی ئەم حیزبە ئیسلامیانەش ناکەی، چاوەڕێکی شەیتان زاڵ نەبێ بەسەرتا، بە تاکید زاڵە بێ بەسەرتا. لەبەرەوە عەزیزی من، تۆ وا مەزانە سست نابی، وا مەزانە دیندارێتێکت کەس نابێ، ئیماندارێتێکت لاواز نابێ. تۆ پێویستت بە مسلمانانی ترە، تۆ پێویستە بڕۆیتە پێشەوە زیاتر لەگەڵ مسلمانانە هاوکاری بکەیت، بڕۆی گوێ لە نەسیحەتیان بگری، لە مناسەبەکانیانە بەشدار بی، لە کۆڕە، لە دەرسە، لە هەر شتێکا کە هەیە. پێم سەیرە کە هەندێک کەس مسلمانێکی ملتەزیمە، خوای گەورە ئەم فەیسبوکەی بۆ ناردووە، ئەتوانە لە گروپێکی دیندارانە بێ، ئەتوانە بەردەوام بخوێنێتەوە، چاوی بۆ هەمووی خوارە مسلمانانە ئەخباری مسلمانانەکەوێ، ئەو هەموو دەرسە وەرەگرێ، لە وەڵا فەیسبوک واز لێ دێنم چکە فیتنەیە. ئەگەر خۆت نەیکەی بە فیتنە نابێ بە فیتنە،
تۆ ئەم هەموو دەرسانە لێەوە لەم ئینتەرنێتەوە گوێگری ئەم تەکنۆلۆژیای بۆ هێناویتەوە ماڵەوە. برا خۆتەوەکو ئیمامی بوخاری نەبووی بڕۆی 16 ساڵ بە دوای حەدیسا بگەڕێ. هەر هەموو سەحیحی بوخاری لەبەردەستایە، خەڵک ئێستا بە کوردی لەبەردەستایەتی لە مۆبایلەکەتایە. بەڵام تۆ ڕۆشنبیری ئیسلامیت زیاد دەکا، بەس تۆ پێویستیت بە برا مسلمانەکانی ترتە. پێویستیتان بەوە هەیە کە وزەی خۆتان بەگەڕخەن. بزانە ئەوە 2016 تێپەڕی. تۆ ئەگەر کۆمەڵکارانە کارت نەکردبێ هەر بۆ خۆدیشت کردوێ، بزانە قازانجت کردوێ یا زەرەر. باشە ئەگەر 2017 بکەی بە کارێکی کۆمەڵکارانە، بزانە چەند ئیشەکانمان سەرکەوتوترە بن. تۆ بۆ خۆت پەیجێکت هە بۆ شتت یانووسیوە. باشە گەرم پەیجە گەورەترکەین بە هەمومان بین بەشدار بین لە سایتێکە، لە پەیجەکە، لە شتێکی ترە. ئێمە کاریگەریمان ئەو کاتە زۆرترە بێت. لەبەرەوە قەت وامە بە کە بڵێ بەتەنها یەکەم باشترە. گۆشەگیر مەکەوە، خۆت دوورە پەرێز مەگرە، تێکەڵ بە مسلمانانی تر ببە. وەختێک تاکەبی، بێزارەبی، مەلەلت گرێ، سستەبی، بێتاقەتەبی، توانە عیبادەتەکانت نامێنێ. خوای پەروەردگار ئەم مرۆڤەی دروست کردووە، خەڵقی کردووە، خۆشی ئەزانە تەبیعەتی چۆنە، بۆیە ئەم منهەجەی ئاوە بۆ ناردووە. پێ فەرمێ واعتصموا بحبل الله جميعا. خۆ کە فەرمووی واعتصموا بحبل الله فەرمانە بۆ هەمومان، بەڵام کە ئەفەرمێت جەمیعان پێویستە هەمومان بە کۆمەڵ دەست بە دینەکەەوە بگرین. ئەم کۆمەڵکاریەتیە کەوامان لێکا دینەکەمان بە قووەتر ببێ.